بۆیە عەزیزانم زۆر کات پرسیاری ئەوم لێ ئەکرێت لەلایەن گەنجانەوە کە ماوەسا من هەستەکەم تووشی ڕێ ئەبم ئەچمە ناو مزگەوتەوە شێوازێکم ئەچمە دەرەوە شێوازێکی ترم دەرسانی پێشوە عەرزم کردن حەنظەلە بە هەمان شێواز بوو لە خزمەت پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم کەسایەتێکی تری هەبوو لە دەرەوە کەسایەتێکی تری هەبوو ئەو هێزە بە قووەتەی نەئەما کە لە دەرەوە بتوانێت وەکو ئەو شوێنە بێت کە پێغەمبەریانی صلی الله عليه و آله وسلم تایە بۆیە ئێمە ئیماندار علامەتمان بۆ ئەوەی بزانین کردەوەکانمان مخلیصانە جێبەجێەکەین یان نابریتە لەوەی کە ئایا ئەیکەین یان نایکەین ئایا نوێژە فەرزەکەت کە کەس ئاگای لێ نییە هەر جێبەجێ ئەەکەی یا جێبەجێ ناکەی کەم تەرخەمیکردن و بچووکردنەوە یان درێژنەکردنەوەی نوێژەکان با بڵێن ئەگەر نمونە بەس تەنها لەسەر نوێژ بێ ئەکاتە ئەوەی کە تۆ ڕیابازی ناکاتە ئەوەی کە تۆ ڕیابازی بەڵام ئینسانی ئیماندار ئەبێ بە وریایی لەم مەسئلە بڕوانێ و مامەڵەی لەگەڵا بکات چونکە هەندێک جار شەیطان لە شوێنی زۆر وردەوە بۆ ئینسانی موسڵمان دێ ئەخاتە ناو واقعێکی زۆر خراپ و شەیطان تەمان لە سەرەتاوە جەنگ لەگەڵ تۆیە ئەکا بۆی کردەوەی باش نەکەیت کە کردێ جەنگ لەگەڵ تۆیە ئەکا کە بۆ خوا نەبێ ئەنواع خوتوڕات دێنێ بە دڵتە بەڵام کەسی ئیماندار دڵەکەی ثابتە کاتێک کە نوێژەکە جێبەجێ ئەکا کەس هەبێ نەبێ هەموو جارە قسەیەکم هەیە بۆ گەنج ئەڵێم ئەی گەنج ئەبێ وا بزانی ئەگەر ئومەتی ئیسلامی هەمووی فەوتە لەم سەرزەویە یەک کەس ماوە موسڵمان تۆی ئەبێ ئەم دینە سەر لە نوێ سەرخەیتەوە ئەبێ بەو ڕۆحیەتە کارکە یەک بەشەر نییە لە سەرزەویان نوێژکات تۆ نەبی بزانم چۆن نوێژە جێبەجێەکەی بۆ ڕەب العالەمین یەک کەس نییە لە سەرزەویە داعوەکات تۆ نەبی یەک کەس نییە لە سەرزەویە بە ڕۆژ و بێت تۆ نەبی چۆن جێبەجێەکەی چۆن ئەم کردەوەی ئەڕازێنیتەوە بۆیە ئەم لایەنە کە عەرزتانەکەم هەر یەکێک لە ئێمە لای خۆیەوە ئەبێ کۆمەڵی یاسای دانابێ بزانێت چەندێک کردەوەکانی ناقد بێ بەسەر خۆیەوە چەندێک کردەوەکانی خالصە بۆ خوا چەندێک لەبەر خاتی خوا جێبەجێ کردووە چەندێک دڵی ڕۆحی تێکەڵە لەگەڵ دینەکەیە چەندێک تواوەتەوە بۆ دینەکەی بۆیە عەزیزانم ئەمە بابەتی یەکەمە کە غەزالی وەمان باسەکە بابەتی دووەم بابەتی یەکەم لە کردنایە یعنی تۆ ئەچی کردەوەیەک جێبەجێەکەی ئەتەوێت تاعەتێ جێبەجێەکەی شەیطان ڕێگری لێ ئەکا بە شتێکی بەسیط تۆی لادە